یوسفی ون بوو دووبارە دێتەوە بۆ کەنعان خەم مەخۆ کوخی خەمەکان ڕۆژێک دەبێ بە گوڵستان خەم مەخۆ فیلمی یوسفی ڕازگۆ یەشێکە لە شاکارە هەرە مەزنەکانی سینەمای ئێرانی و ئەم فیلمە بە سیستەمی سینەمایی وێنەی گیراوە و بۆ 45 ئەڵقا دابەشکراوە. فەرەجوڵڵا سەڵەحشووری گەورە دەرهێنەری سینەمای ئێرانی کە بەرهەمهێنەر و دەرهێنەری زنجیرە فیلمی ڕازگۆیە دەڵێت بەر لەو فیلمە خەریکی ئامادەکردنی فیلمی ژیانی حەزرەتی یونس بووم، بەڵام بە هۆی فشار و داوای هاوکارانم ڕووم لە یوسفی ڕازگۆ کرد. هەروەها ماندووبوونی زۆرم لەگەڵ چەشت. از این وسط کنیم جاشو ناصر بهت میده. حالا حاضر پیدا شد ولی یه خورده چیزتر بازخواستش کنیم و لذا وقتی یه ذره از هم باز بچه سریعتر ها آره رفت جاسوس در سالهای طولانی خدمتکاری در قصر بوتیها هنوز تعظیم در برابر خداوندگان راز ما را باطل به سرهای ما را فرسانه می‌دهد. نتیجه تلاش همه خاکگزاران این است. برو 3 2 1 وارد میشه برو داخل برو داخل وارد شو نه فرق اینا جزو 25 افسر باشه. اول افسرمون برم. بیاین دیگه اول لاجنده رو بگیم. 6 تا دیگه داریم ما. نه 4 تا دیگه هم بده من 10 تا از میذارم. ما الان اونجا بودیم من یه رو به هم نرفتیم. آجا وقتی رو آجی میگن
الان شما دوستان درست آره. ما باید آتش‌دونا رو ببینیم. من آتش‌دون نمی‌بینم. شما قطع‌تر از اون واقعا برون برش کنید. آها. اونی که کوتاه‌تره بیارین بدتر. باز شما باز حالا داریم ما اینا رو. برداریم بچه کادر رو بندیم. بیا. بچه‌ها. آها بچه‌ها حالا میره چیزایی داریم فکر کنم فردا شما رو اونجا بودی شما اینجا بودی یه مجلس جایگذاریه اگر امروز نداریم. میخوام که مسکه باشید خب خوبه یلا همین خوبه دوربین برو. مثلا بریم سلام علیکم به احترام روبرو رو نگاه کنم اینجا شیپور قد شما مالت تعظیم بریم آقا بریم. آماده محسن بریم یعنی نفر اول که شما باشید 20 ثانیه تایم بگیر. رفتن کنار یک ثانیه بعدش سەرەتا بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ سەرقاڵی کۆکردنەوەی تەفسیری قورئان و پوختەی ژیان و بەسەرهاتی حەزرەتی یوسف و لە ماوەی ئەو 2 ساڵە توانیم 8,000 لاپەڕا لەبارەی ژیان و بەسەرهات و چیرۆکی ژیانی کۆبکەمەوە و دواتر کورتم کردەوە بۆ 4,000 لاپەڕە و باڕاوێژ لەگەڵ چەند پسپۆڕێکی بواری ئاینی و مێژوو توانیم دەقەکان ڕێک بخەم. 12 متر در 3 متر در ارتفاع 1 متر و 70. شناور دوم 15 متر در 3 متر در 1 متر و 70 که با اتصال قسمتی از سرهای شناور طول این شناور افزایش پیدا میکنه. حداقل به هر شناور 5 تا 6 متر اضافه خواهد شد. شناورهایی که ما تا الان تولید کردیم اصولا موتوری هستن، چه موتورهای بنزینی، چه دیزل، چه سیاری، چه قاطر، اینا اغلب 90% با موتوری هستن و این سه شناوری که الان ما ساختیم اکثرشون با پارو حرکت میکنن و میتونن البته در بعضی قسمت ها موتور هم داخل این طوری کار گذاشته بشه که مشخص نشه که این موتور داره.
تا قلم به شما سفارش دادن برای این کار؟ 4 تا، 2 تا 6 متری، 2 تا 9 متری. شما معمولا قلمایی که خودتون میسازید چند متریه؟ معمولا با ما حتی 6 متر. 6 متر؟ بله 6 متر. یعنی 9 متری کمتر میسازید؟ کمتر، خیلی کم. بله بله. هەروەها دەڵێت 4 ساڵ سەرقاڵی وێنەگرتن و هەڵبژاردنی دیکۆر و ئاکتەرەکان بووم و سەرەتا زۆر بەدوای گەنجێک دەگەڕام کە شکل و شێوەی جوان بێت و خاوەن ڕەوشتێکی بەرز بێت کە لە ئەنجامدا توانیم گەنجێکی 24 ساڵان بە ناوی موستەفا زەمانی بدۆزمەوە و ڕۆڵی یوسفی پێ بدەم. هەروەها دەڵێت ساڵێک لە دەرەوەی ئێران و لە وڵاتی میسر کاتمان تەرخان کرد بۆ وێنەگرتنی کۆمەڵێک تەلار و دیوارەکانی ئەهرامەکانی خۆفۆ بەڵکو سوود لە تەلار و دیوارەکان وەربگرین و هەروەها زۆر هەوڵماندا ئەو جلوبەرگانە دروست بکەین کە لەو سەردەم لەبەریان دەکرد. شایانی باسە زنجیرە فیلمی یوسفی ڕازگۆ بە بەهێزترین فیلمی مێژوویی دادەنرێت لە وڵاتی ئێران کە بڕی 1 ملیار تومەنی تێچووە کە لە مێژووی ئێران هیچ فیلمێک ئەو بڕەپارە زۆرەی تێنەچووە سەرڕای ئەوەی سەدان هونەرمەند بەشداریان تێدا کرد کە گرنگترینیان مەحموود پاگنیەت لە ڕۆڵی حەزرەتی یعقوب و کەتایۆنی ڕیاحی لە ڕۆڵی زولەیخا و جەعفەر دەحقان لە ڕۆڵی پۆتیڤار و مستەفا زەمانی لە ڕۆڵی یوسفی ڕازگۆ و ڕەضا ڕەضەوی لە ڕۆڵی هۆڕین هۆپ و ماهوەش سەبرکون لە ڕۆڵی کاریماما و ئیلهام حەمیدی لە ڕۆڵی ئاسیناد و حەمید نەورۆزی لە ڕۆڵی ئاخناتون و ئیسماعیل ئەمیریان لە ڕۆڵی ئالیغماهۆ و سەدان ئەکتەری تر. درود بر شما. بیاد یه بار حرکت.
جلال حرکت کن. چند عقب بگی برو. صدا دوربین آقا آتیا اونور آتیا اسم بارو نوشتن جانم هەروەها دەرهێنەری ناوبرا و پێشتر فیلمەکانی یارانی ئەشکەوت و ماریەمی موقەدەسی دەرهێناوە و بڕیاری داوە تەنها چیرۆکە قورئانیەکان بکاتە فیلمی سینەمایی. ئەمە جگەلەوەش فیلمی ژیانی حەزرەتی ئەیوبیش دوایین بەرهەمی ئەو دەرهێنەرەیە و فیلمی ژیانی حەزرەتی سولەیمانیش بە کۆتا هاتووە کە ماوەکەی 115 خولەکە و لە دەرهێنانی دەرهێنەر بەحرانیە. احترام پیشت هست. برید میشه. تا حواستون به اون میله های بالا باشه.
شما دوتا هم درست انتهای کار هستید. نرمش کن. بیا. من آمنحتب چهارم فرمان روای مصر بزرگ امروز یوزارسیف حکیم را که دارای علم تعبیل رویاست و از بزرگترین معبران است. شما واسطید اینجا مشاور میاد. اینه که طبیعه لیبر کشاورزانی که گندم بیشتری بکارند و محصول بیشتری به سیروهای حکومت تحویل. من خود را خادم مردم مصر می‌دانم، نه بزرگ و سرور و صاحب منصبان، صاحب اختیارم، خادم مردم. درست اینجوری بیاد به اینجا رسید یه صفحه سربازایی که داشتن الان میدویدن بذار بزن بگیر. آقا چرا کجابه ها میکنن؟ آفرین بیاد آفرین. ها سه عرابه جلویی فاصله نگیرن. من علامت میدم بعد از سکوت ها همه میخندید. برید باز همینجور گندم داره فقط نمید این سه نفر سید دو متر اوه بیا